ڕۆژی سێمی دیداری یەکێتیە و گفتوگۆ و ئاڵوگۆڕکردنی ڕاو بۆ چوونەکانی لیژنەکان لەسەر بابەتە جیاوازەکانی دیدار بەردەوامە و بە بەراورد بە ڕۆژەکانی پێشوو و گەرم و گوڕی زیاتری بەخۆبینیوە. پسپۆڕان و شارەزایان و کادرانی یەکێتی هەرێکە و بە ڕێگە و شێوازی جیاواز دەیانەوێت جێپەنجە و ڕۆڵی خۆیان لە بەهێزکردنی پێگە و سیاسەتی داهاتووی حیزبەکەیان ببینن. لەسەر بنەمای ئەمانە هەم سیاسەتی گشتی یەکێتیمان دیاری کردووە کە یەکێتی بە دووسێ دەر ئەوێت چی بکات لە هەر سێکتەرێ لەم سێکتەرانە ئامانجی چییە، هەروەها ڕاستپاردەی هەم هەنووکەی هەم درێژخایانی هەیە استراتیژی چ بۆ خودی حیزب چ بۆ حکومەت و چ بۆ پەرلەمان. کۆی هەموو ئەو پرۆسەیە کە دەستی پێکردو لە یەکەم ڕۆژی دیدار هەتا دوا ڕۆژ هەمووی دەکرێتە بڕیارێک و ڕاستپاردەیەک و من ئومێدم گەشە و گەشتبینم کە ئەم دیدارە دەستکەوتێکی زۆر گەورەی گفتوگۆ دەکەن و بیرڕاگۆڕنەوە لەسەرەوەی کۆمەڵە پێشنیار و ڕاستپاردەی گونجاو لە خوارەوە بنێرنەوە بۆ سەرەوانەیە کە ئەم جوانی دیدارەکە لەوایە ئەم جارە لە جاتی بڕیارڕێنمایەکە لەسەرەوە بێتە خوارەوە لە خوارەوە سەرەکەی بۆ سەرەوانەوە بەشداری پێکردنی کادری وەسەتە لە قەراراتی سیاسی ئایندەدا سەبارەت بە وڵاتەکەمان. لە ماوەی 4 ڕۆژدا و لە ڕێگەی 14 لیژنەی تایبەتمەندەوە کادران و ئۆرگانە جیاوازەکانی یەکێتی دوای شەنوکەوکردنی ڕەخنە و پێشنیازەکان دوجار ڕاستپاردەکانی خۆیان دەگەیەنە لیژنەی باڵای دیدار و لەو ڕێگەیەشەوە سیاسەت و تێڕوانین و گۆشەنیگای یەکێتی بۆ کۆی پرسەکان دەستنیشان دەکرێت. دیدار بە بێگومان وێزگەیەکی گرنگی حیزبی و خۆنوێکردنەوەی یەکێتی نیشتمانی کوردستان بوو لە تەواوی سێکتەرە جیاوازەکانی ژیانی حیزبی و ڕێکخراوەیی. لە ڕابردوان یەکەم و کوڕیمان هەبووە ئێستا لە هەندێک لە پێشنیارەکان ئەگەر جێبەجێ بکرێت و بێ بە ڕاستپاردەی ئەم دیدارە دەبێتە مای پێشکەوتن و ئاشکردنەوەی هەموو چین و چێژەکان. شاناز ئیبراهیم ئەحمەد کارگێڕی مەکتەبی سیاسی و سەرپەرشتیاری مەڵبەندی ڕێخستنی سلێمانی یەکێتی لە ڕۆژی سێمی دیداردا دوای بەسەرکردنەوەی لیژنەکان ڕایگەیاند ئەم دیدارە دەرخەری ئەو ڕاستەیە کە یەکێتی دەیەوێت بگەڕێتەوە بۆ ڕای جەماوەر. ئەم شێوازی دانیشتن و قسەکردن و دۆزینەوەی میکانیزم و بیرکردنەوە لە کێشەکان خۆی لە خۆیە ئەوە دەرئەخات کە یەکێتی ئەوێ بگەڕێتەوە بۆ جەماوەر، یەکێتی ئەوێ گوێ لە جەماوەر بگرێت. کێشەی حەزبەکان بە زۆری ئەوە بووە کە وردە وردە دوور کەوتونەتەوە لە خەڵکی لە جەماوەری خۆیان، لە ئەندامی خۆیان، لە کادری خۆیان و لە هاوڵاتی دوور کەوتونەتەوە. یعنی ئەو مەجالیان پێ نەدراوە کە بەشدار بن لە بڕیارەکانە، ئەمە بەشدار بوونە لە بڕیارەکانە. ڕۆژی سێشەمە چوارەم و دوایین ڕۆژی دیداری یەکێتی دەبێت و لیژنەکان کارەکانیان کۆتایی دێت. ڕاو بۆچوونەکانیان لە ڕێگەی راپۆرتێکی گشتگیرەوە بۆ لیژنەی باڵای دیدار بەرز دەکەنەوە. ئەمەش دەبێتە بنەمای سیاسەت و تێڕوانینی یەکێتی بۆ کۆی پرسەکان. مەریوان عەبدوڵڵا، کورسات نیوز، سلێمانی.